بەڵێ بێگومان خۆشببختانە ساڵ وەزارە دەوڕێکارانی گرتە بەر لەبەر ئەوەی مەسلەی گزیکردن لە خوێندن شتێک نییە بڵێ لە سەدا تۆ بن بڕی یەکەم لە هەموو دنیاشە هەر هەیە نەکە لە کوردستان بەڵام بەراورد بە ساڵانی پێش و سوپاس بەخوام ساڵ زۆر باشە لە ئاستێکی زۆر باشایە پرۆسەکە بە سەرکەوتوی بەڕێوە چوو بە پێی زانیاری ئەمە شەندە قوتابی لێرە و لەوێ بەداخەوە بە گزیان کردووە و ئەو ڕێکارانیان بەرامبەر دەشیرێتە بەر کە وەزارتی پەروەردە ئەویش ئەوەیە کە ئەم ساڵ بێبەشە بن لە ئەزمونە گشتیەکان و ساڵیان دێش مافی بەشداریکردنیان نامێنێ هیچ پرسیارێک لە دەرەوەی منهەج نایەتەوە ئەوە دڵنیا بنەوە ئەو کەسانی کە ئەو مامۆستا بەڕێزانەی ئەو سپۆر و سەرپەرشتیارانی کە پرسیارەکان دانێن لە بەرجی یەکەمی کتێب بۆ تا بەرجی ئەخیری کتێب بەڵام جاری وا هەیە هەنێ مامۆسای بەڕێز خۆی بە بۆچوونی خۆی مەسە بە قوتابیەکانی وتووە ئەم بەشە گرنگە ئەوە گرنگە ئەو گرنگە تەلەبە خۆی زیاتر تەرکیزی لەسەر چەند بابەتێک کردووە کاتێک پرسیار لە دەروی ئەو بابەتێتەوە ئەو پێی وایە ئەم پرسیارە دەرەکیە لە خارجی منهەجە نەخشتی وانە مەسلەی هەڵە مەسلەی هەڵی چاپیان هەڵی زمانەوانی تعبیرەکان جاری وا هەیە بە پێی لەجەکان ڕەنگە گۆڕانکاری بکرێ ئەمەش نەبووتە هۆی ئەوەی کە خوانەخواسی کێشە دروست کات ڕەنگە بۆ قوتابیە کێشە بێ بەڵام تۆ کۆی قوتابیان کە مەسەلەن بۆ ئەم ساڵ 15949 قوتابی پۆلی 12 بەشداریەکە ئەگەر وابێت دەبێت بۆ هەمویان کێشە بێ بەڵام سێرەکی ڕەنگە لای چەند قوتابی کێشە بێ کەواتە شتەکە کێشەیتیانێ لە بنەڕەتە دوایەوە با ئێمە چاوەڕی نمرەکانیش بکەین سێرەکەی ژمارەێک لە قوتابیان 100 هێنن لە کوردستان ئەگەر هەڵەیە بۆ ئەو چۆن سەدی هێناوە چۆن 99 هێناوە کەواتە ئەمە ڕەنگە بۆ چوون بێکە هەبێ یان بە خراپ مامەڵەکردن بێ ئەو قوتابی خۆی بە خراپ مامەڵی لەگە پرسیارەکەی کردو یاش پرزەیەکی دەرونی هەبووە بەڵام لە کاتێکا خوا نەکردە هەر پرسیارێک هەڵەی تێدا بێ بە فعلی هەڵە بێت ئەوە لیژنەی بۆ دەگیرێ پێداچوونەوەی پێکرێ ئەگەر مافیش بۆ قوتابیان بێ ئەو مافیان بۆ دەگەڕێتەوە لەو حاڵەتە